ئینسان لە پزیشکیدان یان پزیشکی گشتی بەعام ئەوەی مناڵ ئەچێتە شوێنێکی تازەوە بۆ ئەو شوێنە تازەیەوە هەروەها ئەو شوێنەی کەسانی ناسەر و چواردەوری مناڵەکەیە هەروە ژینگەیەکی تازەیە بۆ منداڵەکە هەنێجار تەمەنی منداڵەکەش زۆر منداڵەکە ئەچێ بۆ شوێنێکی نادیار هەست بە ترسەکە لەو شوێنە هەنێجار ئەم ترسەش لەوە سەرچاوەکەی کە دایک و باوکان لەمانەوە ئەگەر مناڵەکان بە قسەی نەکەن یان نان نەخۆن بە دکتۆر ئەیان ترسێن یا بە دەرزی لێیان یا ئەو بین بۆ لای دکتۆرەکە ئەمە ژواکە ترسی لە دڵی مناڵەکە دروستەکە بەبێ ئەوی بزانێت شتەکان چییە. زۆربەی جار مناڵەکان کە سەردانی ئێرەکەن هەنێکیان ترسیان هەیە ئەمەش ترسەکە لەوە سەردانی کرد و کە پێشتر منداڵەکە لەوە چی ئازارێکی هەبوو بێ ئازارێکی ناخۆش یا پێشتر سەردانی فیزیشکی دانی کردو لەوە ترسێکی بۆ دروستوە یا لەوانەیە لایەن بە باوک و دایکیەوە گۆی لێ بووە کە باسی پزیشکیان کردو بە شێوەیەکی ناخۆش ئەمەش وای لێ کردو خەیاڵێکی ترسی لە مناڵەکە دروست کردووە و هەنێجار مناڵەکان لەلایەن ڕەفیقەکانیانەوە یا خزمە مناڵەکانیانەوە کە سەردانی پزیشکی ددانیان کردووە باسی ئەوگەن کە چۆن دانی بۆ پڕکراوەوە و ئازاری پێگەشت و ئەمیش بێ ئەوەی بزانێت چێ لەوە ئەترسێ. باشترە بۆ دایک و باوکان کە پزیشکێک هەڵەبژێنن بۆ منداڵەکانیان ئەو پزیشکە تایبەت بێ بە منداڵان چون ئەم پزیشکە ڕەفتار هەروەها ژوورەکەی هەروە ئەو شتانەی کە لە ژووری پزیشکەکە هەمووی تایبەتە بە منداڵان هەروەها سوکەوتی پزیشکەکە یان ئەو پزیشکە بە زمانی قسە ئەکا کە ئەو منداڵە لیتی ئەکا ئەمەش وا ئەکا مناڵەکە ترسەکەی کەمتر بێتەوە. بە شێوەیەکی گشتی زۆربەی پزیشکەکان لەسەر ئەوە ڕاهێنراون کە مامەڵەکردنیان لەگەڵ نەخۆشە مامەڵێکی تایبەتە چون لەو کاتانە نەخۆش کە سەردانی تۆ ئەکا ئەو نەخۆشە پێویستی بێتەوە بەهۆی نەخۆشیەکەیەوە ئازاری ئەمەش وا لێ کاتە تەحمولی کەمتر بێتەوە بە تایبەتی منداڵان چون ئەوان ترسیشان زیاترە. زۆربەی پزیشکەکان هەڵسوکەوتیان لەگەڵ مناڵانە ئەبێ هەڵسوکەوتێکی تایبەت بێ و جیاواز بێەوە بە زمانێ بێ کە منداڵەکە لیتی بکە و ترسی کەمتر بێتەوە. زۆربەی جار ئەم هۆکارە گەڕن بۆ خێزانەکان ئەمەش پەیوەندی بەوە هەیە ئەم خێزانانە زۆر یان لە تەمەنێکی منداڵە سەردان وەکو سەردانێکی ڕۆتینی ناکەن بە منداڵەکانیان بۆ لای پزیشک بۆ ئەوی هیچ نەبێ منداڵەکە بە کەشوهەوای ئەو نەخۆشخانە بە کەشوهەوای پزیشکەکان یا بە کارمەندەکان ڕابێت بۆی مناڵەکە ترسی کەمتر بێتەوە و هەنێجار دایک و باوکان کە نەخۆشیەکیان ئەبێت بە شێوەیەکی نەرێنی باسی نەخۆشیەکان ئەکەن و ئەمەش وا لە مناڵەکە ترسی هەبێت و هەنێجار دایک و باوکان بۆ ئەوی منداڵەکان بە قسەیان بکەن بە پزیشک ئەیان ترسێن یا بە دەرزی یا شاوانەڵەن بخەوە ئەوە بە دکتۆرەکە و بۆ بانەکەن یا دەرزی و لێن ئەمە ژوارەکە مناڵەکە هەندیز ترسی هەبێتەوە لە پزیشک. یەکێک لە ڕێگاکانی تر بۆ کەمکردنەوەی ترسی منداڵ لە سیستەمی پەروەردە ئەوش لە قوتابخانەکان منداڵ بۆ ڕاهێبێنرێت کە هەندێک یاری هەیە وەکو یاری پزیشک و نەخۆش منداڵەکان لە نێوان خۆیانە هەنێ لە منداڵەکان خۆیان بکەن بە پزیشک و هاوڕەکانیش خۆیان بکەن بە نەخۆش ئەمە ژوا ئەکا کە منداڵەکە ترسی لە پزیشک کەم بێتەوە چون وەک هەستەکە وەکو یاریەکە و وای لێکە ئاسان بێ لەو ئاسایی بێ لای سەرگردانکردنی پزیشک. زۆر ڕێگا هەیە بۆ کەمکردنەوەی ئەم ترسە یەکەمیش هەنگاویش لە خێزانەکانەوە دەست پێ ئەکا ئەمەش بە باسی گرنگی تەندروستی لەش و هەروەها جەستا ئێستا من وەکو پزیشکێکی دان وەکو گرنگی دەموددان بۆ نان خواردن بۆ پێکەنین مناڵەکە تێبگەێنرێت کە ئەمانە گرنگن و هەروە کە سەردانکردنی پزیشک هۆکارێکە بۆ ئەوەی کە یارمەتی ئەم مناڵە بۆ تەندروستی دەموددانی ئەمە ژوالێکە مناڵ لە گرنگی جەستەی و هەروها لەشی تێبگا بۆیە کاتێک کە سەردانی پزیشکەکە بە شتێکی ئاسایی ئەبینێ. هەروایەکی لە ڕێگەکانی تریش بە نیسبەت پزیشکی ددانەوە ئەو سەردانکردنی ددانە لە تەمەنێکی منداڵیە بۆ لای پزیشک ئەمە ژوالەکان منداڵ کەیەتە ناو ئەو کەشەوە کەشی پزیشکی ددان وای لێکا ڕابێت هەروە لەگەڵ پزیشکەکە ئەبێت بە ڕەفیق ئەمە ژوالێکا ترسی کەمتر بێتەوە. هەروە کەیت تۆ بۆ لای لە کاتی سەردانکردنی پزیشکە کاتێک کە مناڵەکە بە ژوورەکە ئەگەڕ هەروە بەو ئامێرانی کە لە ژوورەکە هەیە شارازە ئەبێ ئەمە ژوالێکم ئامێرانە شتێکی وانەیە کە لی بترسێ و هەروە ترسەکەی ئاساییە بێتەوە. پێویستە دایک و باوکان کاتێک کە منداڵەکانی ئەبن بۆ لای پزیشک بە شێوەیەکی سەپرایز نییە من پێویستە چەند ڕۆژێ پێش ئەو منداڵەکە ئاگادار بکرێتەوە کە سەردانی پزیشکیان هەیە بۆ ئەوی پزیشکەکە یارمەتی بە ئازارێکی کەم بکاتەوە یا هەر سیرکردنێکی ئاسایی بێ مناڵەکە تێبگەێنرێت کە ئەو سیرکردنێکی ئاسایی و بە شێوەیەکی زۆر ڕۆن بۆ مناڵەکە باس بکرێتەوە بە زمانێک کە مناڵەکە تێ بکە کە سەردانکردنی پزیشکیان هەیە. بەدڵنیایەوە سەردانکردنی پزیشک و هەروە ئەو ئازارانی کە لە منداڵەکەیە دواخستنی ئەمە وای لێکە ئەو نەخۆشی کە تیا هەیە زۆرتر ببێ و چارەسەرکردنەکەی قورستر بکەین سەردانکردنی زووتر وای لێکە چارەسەرکردنی ئاسانتر و منداڵەکە بە کەمترین ئازار نەجاتێ بێ. ترساندی مناڵەکانیان بە پزیشک یا بە دەرزی ئەمانە شتێکی زۆر خراپە بۆ منداڵەکانی وای لێکە ترسێکی لێ دروستکە لە پزیشک و هەروە پزیشک بە کەسێکی درەندە تێ بکە.